یەکێتی نیشتمانی کوردستان بەردەوام گرنگی تەواوی داوە بە سنووری ناوچەدا بڕاوەکان بە تایبەت سنووری پارێزگای دیالە. هەر بۆ ئەو مەبەستە وەفدێکی مەڵبەندی گەرمیانی یەکێتی نیشتمانی کوردستان ناحیەی جەبارەی لە سنووری پارێزگای دیالەی بەسەر کردەوە. ئەم ناوچەیە بۆ ئێمە ناوچەیەکی گرنگە بەڕاستی ئێمە لە دێر زەمانەوە یەکێتی نیشتمانی کوردستان قوربانی داوە و خەباتی کردووە و ئەم ناوچەیە بۆ ئێمە ناوچەیەکی زۆر گرنگە، خەڵکەکەی بۆ ئێمە زۆر گرنگن، بۆیە ئێمە خەڵکەکەیش بە هەمان شێوە یەکێتی نیشتمانی کوردستان بە خاوەنی خۆی ئەزانێ و بە داکۆکی کار و بەرگری کاری ئەزانێ لە خۆی، بۆ ئێمەش بە ئەرکی سەرشانی خۆمان ئەزانین کە پشتیوانی ئەم خەڵکە بین و هەمیشە لەگەڵیان بووین و لەگەڵیشیان بین. لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا یەکێتی نیشتمانی کوردستان لە سنووری پارێزگای دیالە دەنگی یەکەمی لیستی حیزبە کوردەکان بووە، چونکە لە قوربانیدان و فیداکاری و بەرگری لە هاوڵاتیان سەنگەری پێشەوەی گردووە و چەندین پێشمەرگەی ئازا و فەرماندەی قارەمانی پێشکەشی خاک و نیشتمان کردووە. پێویستەکە ئێمە و متمانەی خەڵکی ئەم ناوچانە دەست نەدەین و هەمیشە لەگەڵیان بین و ئێمە لە هەموو بارودۆخەکە پشتیوانی خەڵکەکە بووینە و دەنگی خەڵکمان گەیانوە لەگەڵ حکوومەتی عێراق، لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەتی عێراق، چی جێیش بێت، چی دام و دەستگا حکوومەتەکان بن، ئەمانە هەمووی بە ئێمە بە بەردەوامی لە گفتوگویان لەگەڵیان لەسەر هەموو کێشەیەک، لەسەر هەموو بابەتێک کە پەیوەندی بە ژیان و گوزارانی خەڵکەوە بێت لەگەڵیان دامستانمان کرد و هاتوونە سەرخەت. گۆڕانکاریەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لە سنووری مەڵبەندی گەرمیان و پارێزگای دیالە کەوتووەتە سەر ڕێگای ڕاست و دروست بۆ نوێبوونەوە و خزمەت و کاری هاوڵاتیان. حەیدەر ئەحمەد، کەناڵی گەلی کوردستان، ناحیەی جەبارەت لە سنووری پارێزگای دیالە.